بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق، خلق الإنسان من علق. اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم، علم الإنسان ما لم يعلم. بەڕێزان و خۆشەویستان و بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامم کاتتان باش. شاری هەولێر ساڵانە لە مانجی نیسان پێشەنگای نێودەوڵەتی کتێب لەخۆ دەگرێت. دیارە ئەم ساڵیش کە پێشەنگا کراوەتەوە بە هەزاران ناونیشان لەخۆ دەگرێ و هەروەها چەندان دەستگای چاپ و بڵاوکردنەوە بەشدارن لەم پێشەنگایەدا. ئێمە ئەمڕۆ دەمانەوێت بەڕاستی لەم بەرنامەیە کە پەیامی ئێوە یاخود دەڵێ پەیامی خەڵکی کوردستانە بابزانین ئاخۆ خەڵکی کوردستان ئاخۆ بەشداربووانی ئەم پێشەنگایە، سەردانیکارانی ئەم پێشەنگایە یاخود دەستگا چاپ و بڵاوکراوەکان بابزانین چۆن باسی پێشەنگای کتێب دەکەن، ئاخۆ خەڵک چەندە حەزی بە خوێندنەوەی، چەندە سەردانی ئەو پێشەنگای دەکەن بۆ کڕینی کتێب و بۆ خوێندنەوەی کتێب و دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە ئایا ئەمساڵ چ جیاوازێکی هەبوو لەگەڵ ساڵانی ڕابردووە ئەو کتابانەی کە ئەمساڵ هاتووە چین و چۆن و چەند ئەنی دیارە خەڵک بەڕاستی لە چۆنایەتی دەگەڕێت. چەندایەتی هەمیشە هەموو کات لە زۆرشدا چەندایەتی هەیە، بەڵام چۆنایەتی گرنگە. ئاخۆ خەڵکی حەزی لە خوێندنەوەیە، ئایا خەڵکی بەڕاستی سەردانی ئەم پێشەنگایە دەکەن و بە دوای ئەو کتابانەدا دەگەڕن کە دەمێکە خولیایانە و دەیانەوێ بەدەستی بکەن. فەرموون لەگەڵمان بن. کاکە بەخێر بێن. بنسبەت ئەو سەر لەگە سارەکانیتکان بەتانم برێم چاپی کتێب بە تایبەتی ئاینەکان کەمتر چاپکرا لەبەر قەزیەی قەیڕانی دارایی. هەرچەندە داواکاری دەستە کتێبی تا ڕادەیەک زۆرە لە سەروی تەوقعاتی ئێمەیەکەوە ئەمە تەماشا دەکەینێ خەڵک دەرێن بێپارێ و بیفعل قەیڕان و ئەو شتانەیە، بەس تا ئێستا دیارە خەڵک تەماشای کتێبی دەکات و خۆراکێکی ڕۆحی کتێب هەر بە زوندوی مایتەوە. ئەنی ئەوەی کە جەنابەت چەند ساڵە بەشداریت کردووە، ئەوەی ئەمڕۆ دەیبینی یاخود لە سەرەتایکردنەوەی ئەو پێشەنگایە تا ئێستا ئەوەی کە خەڵک سەردانی ئێرە دەکات جیاوازێکی هەبوو لەگەڵ ساڵانی ڕابردوو بۆی کە باز لە قەیران دەکرێت، ئایا خەڵکی کەمتر هاتووە یان زیاتر، ئایا بازاڕی کتێب وەکو پێشتر یاخود کەمی کردو؟ بەنسبەت هاتنی خەڵک زیاتر هاتیە، بەڵام کڕین کەمترە. سەردانی کردەمان زیاتر بوو لە پاور و پێرار، بەڵام دەتانی برێن لەبەر مەوزوعی دارایی خەڵک کەمتر دەیکڕیتن. هیچ ڕێگرێکتان لەبەردەم هەبوو بۆی کە ئەندێک کتێب مەسەلەن بۆ نمونەمی؟ هیچ ڕێگرێکم بەدی نەکردیە، تەنانەت جیاوازی پێشەنگاکەی ئەوەیە هەندێک دەستگا هەیە کتێبی خەڵکیان هینایە شکایەتیان لێکرایە و داخراینە تاکو ئەو کتێبیان هەگرتیتەوە، بەڵام وەکو شتێک بێن ئەو کتێبی مەفرۆشەوەی بفرۆشە من بۆکو خۆم هیچم بەدی نەکردیە. توانیتانە ساڵانە یان داخوازی چۆن دەڵێ خەڵک بێنەدی بتوانن ینی ئەوەی کە خەڵک بە دوای ئەوداڵە مەسەلەن هەندێک کتێب هەندێک سەرچاوە هەیە بۆ نمونە خەڵک حەزی لێتی زیاتر معروفن هەندێک کتاب هەیە چاپی خلاص بۆ مەسەلەن بۆ نمونە کۆتایی پێ هاتیە، ئایا ئەوەتان هەوڵدا بکەن؟ تا ڕادێکی باش هەوڵماندایە و سەرکەوتوش بووینە لە هەوڵەکانماندا بە حکمی کە ئیشەکە ئیشی خۆمانە، بەڵێ تا ڕادێکی باش هەوڵماندایەوە خەڵکەکەش تا ڕادەیەک ینی مرتاع بۆ ئیشێکەوە ئێمە دەکەین. دەستان خۆشی بەخێوەتە باشی براجان چۆنی بەڕێزی زۆر سپاس. دەبینم کتێبێک بەدەستەوەی سەردانیکارێکی هاتووی بۆ کتێب، چی وای لێ کردی بۆی بۆ کتێب مەسەلەن بۆ کتێب؟ وەڵاهی وەکو ئەڵێن خوێندنەوە خۆراکی ڕۆحە. ئەین بەڕاستی ڕاستە ئەمڕۆ لە ڕێگەی ئەنتەرنێت و مۆبایلات و ئەو شتە پێشکەوتەکان و ئەتوانی ماڵپەڕەکان بخوێنیتەوە، بەڵام هیچ شتێکتامی کتێب نادا لە ڕاستیە. کتێب دەکرێت بڵێن جەنابەت ئەو کتێبەی کە بە دوایدا دەگەڕی دۆزیتەوە هێشتا نەمدۆزیێتەوە، پێ دوایە هەبێ یاخود نەبێ؟ بیستومەکە هەیە، بەڵام بە دوایدا دەگەڕی. ئەرێ وەڵا ساڵ بۆ ساڵ دەگۆڕێ بەپێی بارودۆخ فەرقی هەیە. ڕەنگە پێرار 2015 لە 16 باشتر ببی، 16 لە 17 باشتر بووی، ڕەنگەەوە بە شکلەکی عام لە بۆ هەموو ئەو شوێنانەی کە ستاندیان هەیە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب بارودۆخی خەڵک دەگۆڕێ. ئەمساڵ پێم وایە
خەڵک دێ استیقبال لە معرەزەکە دەکات بەڵام کڕین کەمترە ڕەنگەوەش بەهۆی قەیرانی دارایی کە ئەوە بەردەوامە دەگەڕێتەوە بەڵام لەگەڵ ئەوەش ئەو کەسێک کە ئارەزوی کتێب بێ بێگومان کتێبی خۆی هەر دەگرەوەی کەمە بەسێتی دەزانین چۆن هەموو زۆر بواری کتێب ئێستا لێرە هەیە بە ئاینیەوە بە زانستیەوە بە طبیەوە بە ئەندازیاریەوە هەموو جۆرەکانی کتێب هەیە لە چیرۆک و لە شێعر و لە هەر شتێک بێ بۆ نمونە مەسەرەن ئەوەی کە ئێوە وەکو دەستگای چاپڵاوکردنەوە دیقەتتاندا بێ سەرنجتاندا بێ بۆ نمونە چ جۆرە کتابێکە کە پڕفرۆشە بۆ نمونە ینی خۆت چ جۆرەك لەو جۆرانەی کە باسم کرد ئەوە دوسێ لایەنە لایەنێکیان کتێبە ئاینیەکانە بە شکڵێکی عام ئەوەی کە باز دەکرێت ئەوانە دایما فرۆشیان زیاتر لە کتێبەکانی ترەوەش بۆ یەکشت دەگەڕێتەوە ئەو نووسەرانە یاخود ئەوانەی کە کتێبەکانیان داناوە ڕەنگە مەوسوق بوون بۆیە ساڵانە لێرە ئەو کتێبانەی ئەوان بە تایبەت ئاینیەکان ڕەنگە زیاتر لە چاو کتێبەکانی تر بفرۆشێ ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ڕەنگە ئێمە سیر دەکەین لەو شوێنانی کە کتێبی ئاینی لێیە جۆرێک قەرەباڵغی لێ بەڵام کۆمەڵێک دەستگای خود کۆمەڵێک ستاندیشن کە کتێبەکان لێرە نمایش دەکەن و دەفرۆشن ڕەنگە عادەدی کتێبەکان زۆر بی و نرخەکەشی کەم بێوش بۆ خۆی پرسیارێکە وەڵامەکەمان ئێمە دەست ناکەوی بۆ وایە بۆ مەسەلەی نرخ ئایا لە کاتێکە کە باز لە قەیران دەکرێت ئێستا نرخ هیچ جیاوازیشی نەکردووە لەگەڵ ساڵان ڕابردوو با جیاوازی کردووە هەم لەو کاتێککە کتێبەکان تەبع دەکرێتە لە کاتی خۆی نەک ئێستا کە دێتە پێشانگە بەڵام کە دێتە پێشانگاش حتمما دەستگا بۆ دەستگا و شوێن بۆ شوێن داشکانی خۆی دەکانی لە بینی 120 تا 50 داشکان هەیە بەڵام ئەوەی کە 150 کەمە بەڵام لەو بینە لە بینی 20 بۆ 40 زۆربەی دەستگایەکان کردویانە بەڵام لێرە گلەیی خوێنەر یاخودە و خەڵکی کە سەردانی پێشانگا دەکات زیاتر بۆ ناوەند و چاپەکانی عەرەبیە کتێبەکانیان گرانە ئێمە خۆشمان ینی بڵێن لە تەنیشتمان یا بەرامبەرمان قسەیان لەگەڵ دەکەین ئەوان کتێبەکانیان بەڕاستی نرخێکی زۆر زۆری هەیە بە بەراو لەگەڵ کتێبە کوردیەکانی بۆ نمونە هەمومانەوە دەزانین کتێب بە وەزن و بە گەورەی و بە حەجم قیاز ناکرێت بەڵام کتێبی با بڵێن عەرەبیەکان ڕەنگە هیچ کتێبێک لە 10,000 و 8,000 و 15,000 و بگرە زیاتریش کەمتر نەبێت بەڵام لای خۆمان کتێبەکانی خۆمان ئەگەرچی نرخشی کەمترە بەڵام زیاتر پرسیار دەکەن بەڵام خوێنەرێمە بۆ کتێبێکی عەرەبی ئەوەندە مکوڕی ناکە لە سەر کە داشکانی بۆکەن بەڵام ئەوەی کە خۆمان بێ ئەگەر نرخەکەی کەمیش بێ هەر هەوڵ دەدا بەلاش نا بەڵام شتێک کەمتر دەستی کرد پرسیارێکی زۆر قورسە ینی نازانم بەڵێم کتێب زۆر شتیسان فێرەکاتن ینی یەشێک لەوانە ڕابردووت پێ ئاشنا دەکاتن ئەگە بینە خوارێ بە مێژوودا مێژوو لە ڕێی کتێبەوە گەیشتووە بە ئێمە ئەگەر کتێب نەبووە ئێمە نەمان دەزانی لە ڕابردوو چی کراوە دواتر پەیامی خوا ئەویش لە ڕێگای کتێبەوەیە بۆ مرۆڤەکان دێتن ئیتر دەڵێن چۆن ینی وەرزش لاشەی مرۆڤ بەهێز دەکا بە هەمان شێوە خوێندنەوەش ینی عەقڵ و هۆش و زیهنی مرۆڤ فراوان دەکا و بەهێز دەکات تۆ تا چەندە لەو بوارە سوودت لێبین ئەوە ناتوانانی ئینسان ناتوانێت حکم بەسەر خۆیدا بدا دەبی یەکەیشکە پێت بڵێ کاکە تۆ فکرت وایە بۆ چونت وایە یاخۆت بە حەقەت زۆر شت فێرەکە وەکو فێرکردن چ لێ دەستێنێ زۆر شت لێ دەستێنی بۆ نمونە خەوت لێ دەستینی هاوڕێتی زۆر کەس لێ دەستینی تەنانەت زۆر جاروایە هاوڕێتی خێزانیشت لێ دەستینی کاکسماعیل لە مەسلەی خوێندنەوەی کتێب یا خودکردنەوەی پێشەنگا ئەوەی کە جەنابتان مەسەلەن هەموو ساڵێ من ئاگادارم جەنابتان زۆر دەگەڕێن بە دوای کتێبە چەندە پێ دوای بە فعلی خوێنەری وا هەیە کە ئەوەندە مشتاقە بۆ کتێب هەموو ساڵی چاوەڕوانی ئەو پێشانگانە دەکات بۆ کتێبی تازە وڵا ئەو جۆرە خوێنەرە زۆرە من نمونە بێ لە ئاستی چۆن مەسەلەن عددی زۆرن ئەو خەڵکانە یاخود بەڵێ عددی زۆر من کۆمەڵک هاوڕێم هەنا ئیتر دەتوانم بڵێم 6 مانگ پێش ئێستا حیسابی ئەو ڕۆمان کردی یەکێک لەوانە بەڕێز دکتۆر نەجاتی عەبدوڵایە تەنانەت ڕۆژێک لێرکوانەوتی وڵای حەقوایە ژوورێکمان بدەنێ بۆ خۆمان شەوانیش لێرکوانە بین ئیتر ئەو زۆرە خوێنەرە زۆرە کە هەیە
هەیە چاوەڕێی ئەوە دەکات کە ئەو پێشانگایە بێتن وە لە کاتی هاتن لە بۆ ئەو پێشانگایە بەر لەوەی بێتن کتێبەکانی خۆی دیاری کردێت چی کتێبێک دەکڕێتن بەهۆی فراوانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و وەسایتەکانی دارن نەشرەکان کتێبەکان دیاری دەکات دواتر کە دێت ئێرکوانە زۆر بە ئاسانی دەتوانیتن کتێبەکان هەڵبژێتن لەگەڵ ئەوەشدا کە کتێبەکانی خۆی کڕیە و بردوویەوە بەڵام ئیتر ئەگەر ڕۆژانە نێتە ئێرکوانە وا دەزانی ئەو ڕۆژە شتێکی زۆر گەورەی لەدەستداوە. ئەم ساڵ ڕێژەی بەشداری دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە یاخود چۆنیەتی زۆری کتێبەکان مەسەرەن ئایا شتیوا هاتووە کە ساڵانی ڕابردوو نەبوو بێ ئەنی بەڵێ بێگومان هەموو ساڵانی ڕابردوش کتێبێک هاتووە ساڵی پێشتون نەبووە لەبەر چی لەبەرەوەی بەشێک لە دارن نەشرەکان کتێبی تازە دەینێن کتێبی تازە نەشرەکان کە کتێبی تازە نەشرەکان معناه ئەو کتێبێک کە 2017 دەرچووە لەو چەند مانگەی ڕابردوو 2016 نەهاتووە کتێبی تریشەیە چاپی پێشووتر نەمابوو جاریشتر بە کوالێتێکی جوانتر چاپیان کردوێتەوە هی ناوێنە ینی ئەوە نییە بڵێ تۆ لەوانەیە زۆر جار خوێنەر دەڵێ ئەم کتێبانەی ئێرە دووبارەیە بەس من قەل لەگەڵ قسەیە دانیمە ئەو کتێبانەی ئێرە دووبارەبی ئەو کتێبانەی ئێرکوانە زۆربەی زۆری ئەگەر سەتا بیستی کتێبەکان کتێبی تازە بن ئەمە زۆرە بۆ خوێنەر نرخەکانیان بەداخەوە نرخەکانیان هەندێک لە کتێبخانەکان خوێنەران ئیستیغلالەکەن لەبەرەوەی مشتاقی کتێبەکانن خوێنەران بە ناچاری دەبی پارەکە بدەن و کتێبەکە بکڕن ئەجنا کتێب هەیە لە وڵاتەکەی خۆی لەوانەیە نرخەکەی $1 بێتن $1 کەمتر بێ بەڵام لێرە تۆ دێ بە $4 دەیکڕی بە $5 دەیکڕی ئەگەر حیسابی $1 بکەین. عسکەریم لە وەزارەتی پێشمەرگە زۆر جوانە چی کتێبێکی تایە کە بۆ ئەوەی بەکەلشی ئێوە بێ وەکو عسکەر بەخوا کتێبی سەربازی نەدیە تا ئیسەوەندەی گەر زیاتر ئاینی و ئەدەبی و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و مناڵان و مێژووە خۆت بۆ چی کتێبێک هاتووی ئەو کتێبێک کە تۆ بە دوایدا دەگەڕی دۆزیتەوە زیاتر بۆ مەسەلەی مافی مرۆڤ هاتوومە بەڵێ بەڵێ ئارەوەڵا هەیە زیاترەوە لە دەستورەکان هەیە لە UN ئەو شتانە لە بەیاننامەکان UN دەستم کۆ دیساکانە لەوێ بەڵام لێرە کێشەیەک هەیە کە من وەکو راپۆرتێکی مەیدانیشم کرد لێرە کێشەکە ئەوەیە بەهۆی قەیرانی داراییەوە خەڵک ئەوەندە گەرمگوڕ نییە بۆ کڕین چونکە بڵێ تونەڵێ ئەو میزانەیە کە لە بەغداوە دێت نادرێت زۆر کەس هەیە مەسەن چەندین مانگە مەعاشی وەرنەگرتووە اینجا بۆیە مەعاشەکەش وەربگریانەی داتە مەسرەفیاتی دیکە ناتوانێت بێت بۆی سەمامۆسایەکی خۆمان هەبوو وتی من هەموو ساڵێ بای $1.5 کتێبم کڕیوە بەڵام ئەم ساڵ ڕەنگە ناتوانم بای 100,000 بکڕم. سلام علیکم. باشی زۆر سپاس بەڕێزی بۆچی هاتی بووێرە وەڵا هاتیمە سەردانی و پێشانگایە بکەم هەر وەکو ساڵان دیارە ما شتێکی باشە ینی ئەم پێشنگایە کە دەکرێتەوە کە ژمارەی زۆر لە چاپخانەکان لە کتێبخانەکان کە بەشداری تێداکەن لە دەرە و ناوەوەی کوردستان دیارە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە بزاوتی خوێندنەوە و گرنجیدان بە بواری خوێندن زیاتر پەری پێدەدرێت چکە لەبەرەوەی لە کاتی ئێستا دەبین کە زیاتر کە گەنجان و هەروە خوێنەران و قوتابیان خوێندکارە مامۆستایان زیاتر گرنگی بە بواری ئەنتەرنێت و لەو بابەتان دەدەن بەڵام تاکو ئێستا دەتوانین بڵێن کە لە کاتی ئێستادا دەبینین بەهۆی وەسائلی تەکنەلۆجیا بڵین ئەنتەرنێت دەتوانین بڵێن کە شوێنی کتێب و خوێندنەوەی کتێبی گرتوێتەوە. سەردانکارانی ئەو پێشنگایە پێ دوایە کە زۆرە کەمە بەفعلی ئایا ئەوانەی کە دێن دەتوانن ئەو کتێبارەی کە دەیانەوێت پەیدایکەن و بیکڕن و بخوێنەوە ئایا خوێنەر زۆرە؟ ئەوەی کە ئەمڕۆکە کە سەردانی ئەم پێشنگایم کردیە تێبینیم کردێت دیارە کتێبەکان کتێبی باش تێدا بەڵام وا هەست دەکەم کە زیاتر ئەوانەی کە تایبەتن بە بوارە زانستیەکان توێژینەوە کەمە توێژینەوە مەسەرەن لە بواری جوگرافیا یاخود لە بواری ئابووری یاخود لە بواری جیۆلۆجیا یان کتێبە پزیشکیەکان دەتوان بڵێم لە هەرێمی کوردستان ئێمە خەڵکی پسپۆرمان گەلێک زۆرە ینی لە بواری کە ئەوانەی کە بڕوانامەی بەرزیان هەیە لە ماستەر و دکتۆرا و پرۆفسۆر وانە بەڵام ئەوەی کە تێبینین دەکرێت دەبینین کە توێژینەوە کەم دەکرێت ئانی لە هەموو ئەو لایەنانە ئەگەر بێت بەراورد بکەین لەگە وڵاتێکی وەکو مسر بەڕاستی ینی لە وڵاتێکی وەکو مسر هیچ دیاردەیەک هیچ دەرامەتی سروش لە وڵاتە نەمایە کە دیڕاستە و توێژنەوەی لەسەر نەکرێت. ئەگەر بەراوردی شیکەین بۆ نمونە تۆ باس لە مسر دەکەی ینی وڵاتێکی تەنانەت لە نزیکی 100 ملیۆنە 100 ملیۆن و 5 ملیۆن پێ دوای بەراورد دەکەین
بەڵێ بەتاکید وایە بەڵام ئێمەش دەتوان بڕین ئەو دەرفەتەمان بۆ ڕەخسایە ینی ئێمە سروشتێک لەبارمان هەیە وڵاتێکی دەوڵەمەند وڵاتێکی زۆر گەنجینەیەش لەبارمان هەیە ئەگەر بێت و ئێمە بتوانین کە توانە مرۆیەکان کە بتوانین کە خەڵکانی ڕۆشنبیر خەڵکانی ئەکادیمی ئێمە ئەگەر بێت و قۆڵی لێ هەڵماڵن دەتوانن کە زیاتر توێژینەوە لەسەر ئەو بابەتانە بکەن هەموو ئەو بابەتانە کە بکرێ بە کتاب بتوان کە کتێبخانەی کوردی پێ دەوڵەمەند بکەین. چۆنە باشە ئەو کچە جوانە ئەو کچە عاقڵە ئەو کتابانە پێ چ کارێک کڕیە وڵا چیرۆک چیرۆک یعنی هەر حەزت لێ بوو لە ماڵی ڕاهر بۆ ئەو چیرۆکە هاتویان لێرە کەوت بەرچاوت کەوت وڵا لێرە بە چاوم کەوت چ چیرۆکی کە باس دەکا مامۆستا ئاساییە قەیناکە قەیناکە دێ مامۆستا مشکلە نییە سێبەرازەکە سێبەرازەکە باس دەکا نازانم ناخوێندیتەوە عنوانەکە دیت و کرێت دەست خۆش بۆ چەندی چوار ئەتو چکە لەو کتابانەی کە ئێستا هاتووی دەیکڕی لە خوێندنیش لە قوتابخانە زیرێکی باڵێ یەکەم بمەست یا دەست خۆش ئەوجا چەندە زیرەک بی لە قوتابخانە چەندە کتابی ئەو لە ئەولاش بخوێنیەوە باشتری زیرەک بێ خۆشی باش چ کاری بکڕی منیش هەر وچێو هەموو ساڵی دێ ئەو پێشنگیانە ئەو یەکەم زارە دێ وڵا دووەم جارم دووەم جارە نرخی ئەو کتابانە هەرزان بوو گران بوو وڵا ئایبینە ئەیبینە بۆچی کتابت کڕی بۆچی دەخوێنیەوە یان سوودێکی لێ ببینم پێ دوایە لە هەر کتابێک حتمما سوودێک دەبینی باڵێ مامۆستایەکانتان هاوکارتانن بۆ ئەوەی کە بخوێنەوە باڵێ پێ دوایە قوتابیەکان ئەنی ئەوەی کە هاوڕێکانی ئێوە ئەوە زۆر دەخوێنەوە حەزیان لە خوێندنەوەیە وڵا نازانم یەک دەکرێتە ژیعیان کەوە نییە پێیان بڵێ بڵێ بخوێن باڵێ دیارە کۆمەڵێک کتابت هەڵگرتووە چۆن بەڵێ ینی من دەمێ پرسیاری ئەوە بکەم بەفعلی ئەو کتابانەی کە بە دوایدا دەگەڕێن خەڵک دەست دەکەوێ و هەرزانە بەتەکید کتابەکان زۆرە بەڵام طبعاً باری دارای خەرچیش یعنی لەوەی زیاتر دەخوازی کە داشکانی لۆ بکرێت لەبەرەوەی ئەو کتێبانە زۆربەی زۆری پێشتر چاپ کرایە نرخی لۆ دانرایە ئەوان داشکانەکان لەسەر نرخەکان کرایە نرخەکان هێشتا لۆ بارودۆخی ئەوڕۆ زۆرە ڕەنگە خیندەوە زروریە یعنی ئینسان بەدەیان خەرک هەیە دەتوانی دەستبەرداری زۆر شتی بی دەتوانانی قاتەچی نەکڕی جلەچی نەکڕی بەڵام ڕەنگە ئەو پارەی زۆری پێ ئاساییبی بە کتێبێکی زۆر زار دەڵێن تەنها کتێب دەکڕن و لەسەر ڕەفەکانی دادنێن و هیچی ترنا ئایا جنەبتەن خۆ ئیشارە لەوانێنی وڵی لەسەر ڕەفیش دادنین و دەشخێنینەوە بەڵام وتەک هەیە نازامیچەیە ئەگە غەرە نازانم بزەبت لە بیرم نیە دەرێ محاولە بکە باشترین کتێبی بەردەوام بکڕ ئەگە نەشێخینەوە لەبەرەوەی ئێستا ئەمە لە تەمەنەچی وەکو دەرمانخانەیەک ڕۆژێک دەوێت کەلکرد بەتەکید وایە بەتەکید ئێستا ڕەنگە هەندێک ئەتو بە سەرقالی ڕۆژانە نەتوانی بخینەوە بەڵام ڕۆژێک دادێ بە حکمی میوانداری بە حکمی خوا نەخواستە نەخۆشیە پیربوونە ئەگە خوا عمر بدەدا دەنیشی باشترین دۆست وڵی من خۆ ساڵ هاتووم لەبەرەوەی لە کۆریش ینی گوتیان پێشنگە کتێب کرایتەوە لەبەرەوە ئێمەش سەردانمان کرد خۆتان حەستان لە خوێندنەوە هەیە وڵا حەزمان لێ بەس مەزالمان ئەوەندە نییە لەبەر خوێندن ئێمە دوایە گرنگە لەگەڵ ڕەوڕەوەی خوێندنی زانکۆ لەولاشەوە فەرامۆژ نەکرێت کتاب بخوێندرێتەوە مەسەن بزانی کە چ دەگوزارێ ئەو سەرچاوە جوانانی کە هەیە ئەو شتانەی کە هەیە ئەوەی کە تۆ پێ دوایە باشە بیخوێنیەوە بە دوای داگەڕ بەرەوەڵا ینی شتێکی زۆر باشە بەس ینی ئەگەر مەجال هەبی باشە بەس ئێستا ئەمە تەڵەبەینە زیاتر گرنگی بە کتابێک هەبوو کە تۆ بێن تێرانی ناونشانێک کە لە ماڵە لە خەیاڵت بێ بۆی بێ ئێرە گەڕی ناوەڵە زیاتر کتابی توبی گوتم ئەگەر توبی بکرێت لە چ مەرحەلەی لە پەرستاری خۆش بێ تێیدایە بواری جەنابەت ئەوەی کە بواری تێیدایە بەڵێ والله باشا والله شيء حلو مرتب وانه حلو كله كتب هل ببالك يعني عنوان معين لمن جيتي من البيت؟ اكيد انا جيت هنا ادور عن كتب علم النفس وكتب بالاخص يعني طارق الحبيب والحمد لله لقيتها. ايه الحمد لله. يعني العناوين اللي موجوده هنا مثلا خلينا نقول يعني هل يشبع المتلقي او القراء؟ اكيد يعني هنا كتب هوايه ترغب يعني هوايه مثلا كتب ما اقراها بس من اشوفها يجوز ترغبني اكثر انه تشدني اكثر تشدني انه اعرف اكثر اقرا اكثر
اول سنه انت تجيني هنا؟ لا هاي السنة الثانية. السنه الثانيه. ايش لاحظتي مثلا يعني بالاسعار او بالدور النشر؟ أسعار زينة يعني مقارنة بالمكتبات زينة. چۆنە مامۆستا ڕێدار جەنابتان کە کەسێکی ڕۆژنامەنووس و هەروەها خوێنەرێکی چاک ئەوەی من ئاگادار بوو. حەزم لێ بۆ پێی جەنابتان کە ساڵانە بەشداری دەکەن هەڵسەنگاندنێک لەلایەن جەنابتانەوە بۆ سەردانیکارانی ئەو پێشەنگانەی کە دەکرێنەوە. بەناوی خۆی گەورە لە ڕاستیە ئەگەر لە ڕووی ژمارەی سەردانیکارانەوە سێر بکەین ژمارەیەکی زۆر ئەتوانم بڵێم لە ساڵانی پێشوو زیاتریشە خەڵکی دێتە پێشانگا و لە نێو ئەو خەڵکەشا بەشێکی باش هەیە کە کڕیار بێت بەشێکی باشەیە کە پێویستی بە و کتێبانە بێ وەکو سەرچاوە وەکو خوێندنەوە بەڵام ئەو بارە ئابوووریە تۆزێ لە سەرشانی قورسی کردووە ڕەنگە نەتوانێت هەموو ئەوەی کە پێویستێتی لە پێشانگایا بەدڵێتی لەگەڵ خۆی بیکڕێت و بیباتەوە بەڵام لە ڕووی سەردانیەوە بڵێت و بەدەمەوە هاتنی خەڵک بەڕاستی تا ڕادێکی زۆر زۆر باش ئەیش بە پێ ڕۆژەکانە گۆڕێ و ڕۆژانی کە پشووە هەڵچێکی زیاتر ئەتوانێت بێتێ لە ڕۆژانی کە دەوامی فەرمیە ئەبێت لە دوای دەوامەوە چاوەڕانکەی خەڵکێکی زیاتر بێت. وەکو هەموو ساڵێک بەشدار دەبن لێرە یعنی چ جیاوازێک دەبینن لەوەی کە هەم ئەو دار نەشرەکان تریان ئەوەی کە بە خۆتان مەسەن هەوڵتان دەبێت جیاوازێکتان کردێت لەگەڵ ساڵانی ڕابرد بۆی زیاتر سەرنجی کڕیارانی کتێب ڕاجێشن بۆ خۆتان. لەو ساڵەیە تا ساڵی داهاتوو کە دێتەوە بەشداریەکەی بێگومان کۆمەڵی ناونیشانی باشی دەبێت. ئێمە بۆ ساڵی ئەم ساڵ کۆبەرهەمی دکتۆر مستەفا زەڵمیمان هەیە بە ڕەحمەت بێ کە هەموو بەرهەمەکانیمان کردووە بە زمانی کوردی 26 بەرگە 26 بەرجی بەیەکەوە دەفرۆشتێ هەموو تەواوی بەرهەمەکانیمان کردو هەمووشی بە یەکەوە فرۆشین وەکو کۆ بەرهەم نرخێکیشمان لەگەڵ داناوە بەراورد بە سعری کتێب لە کتێب لە پێشانگاکەیە سعرێکە گونجاوە ئەگەر چی ڕەنگی خەڵک لەبەربارە اقتصادیەکە تۆزێک گرانسەشانی بەڵامەوە 10220 لاپەڕەیە داشکانی لە ساعت چلی بۆ کراوە ئێستا لێرە بە 150,000 فرۆشێ 26 بەرە کتێبە. خوێنەر هەیە بە فعلی ئەوەی کە تۆ دیقەتت دابێت خوێنەری زۆر زۆر باشە یعنی ئەگەر ئینسان بێت لێرە دیراسە دەکە گەشتبینە بەوەی کە خوێنەر هەیە ئەوانیش فەرقیانەیە لە بینی خوێنەر یعنی خوێنەر هەیە زۆر بە دیقەت بە دوای کتێبێک کاگەڕێ هەستەکەی کە ئەمە بۆ خوێندنەوەی ئەوێ خوێنەریشمانەیە هەستەکەی بۆ دەوڵەمەندکردنی یا قەرەباڵغکردنی کتێبخانەکەی ئەوێ هەموو نوع خوێنەرێکی لەبینی بەڵام بەگشتی دڵت خۆشە کە لەناو کووردا تا ئەو ڕادەیە خوێنەرە بینی. چ جۆرێک لە کتاب زیاتر لێرە پڕفرۆشە؟ زۆر ئەوترێت کە کتێبە ئاینیەکان پڕفرۆشە بەڵام پێم وایە هەموو شتەکان بەشی خۆیان کڕیاریان هەیە لێرە یعنی ئێمە لێرەین لە بەرەوەی خەڵکی خوێنەری ئاینیش و خوێنەری یاساییش ڕۆمان تێکەن لە هەموو نوعەکان ینی هەستەکەی کە هەموو نوعەکان بەشی خۆی خوێنەریان هەیە یعنی خوێنەری کتێبە ئاینیەکان بەشی خۆی بەشێکی باش یعنی ئەوە گومانی تێدانیە لە بەرەوەی هەر لە ناو بەشداربووانیشا بەشی زۆر کتێبی ئاینیە کە بەشداری پێکراوە لە بەرەوە ئاساییە بێ ئەگەر خوێنەری کتێبە ئاینیەکان تا ڕادێکی زۆرتر بێ بەڵام لە ناو ئەوانیشا دیسان دابەشە بێت ینی خوێنەرەکە چ جۆرە خوێنەرێکی ئاینیە چکە ئەوانیش دیسان دابەشبوونی تیا بێتەوە بەڵام بەگشتی هەموو کتێبانی لێرێ بەش خۆیان خوێنەریان هەیە زۆر جا دەست دەکەوێت دەستم شکەوت و بەڵام ئەو کتێبی خۆم بە دوای دادەگەڕم دەستم ناکەوێت 2 ساڵە 2 ساڵە نایەتە ئێرە ئەو کتێبە یەک بە یەک پرسیاریان لێ دەکەم نییە چییە ئەو کتێبە دەکرێت بڵێن قەدەغەیە یاخود ئەوەتە نەگەیشتۆ بێت ئەمە سەیرم پێدێ لێشان دەپرسم یعنی کە دەپرسم دەڵێم ئەو کتێبە تەیە دەڵێ نەخێن دەڵێم 20 تا دەڵێ بیستومە هەندێکی دەڵێ نەم بیستووە کتێبێکە بابیڵێم ینی کتێبێکە بە ناوی قەزیەت دیموکراتیە ئیناتان شارانسکیە کابرایەکی جوولەکەیە کە ئەم کتێبە و خودی خۆشی کاریگەری تەواوی هەبووە لەسەر عقلی بۆش لە سەردەمی خۆیدا و پێم وایە تەعەول ینی پاشەکشەی ئەمریکا لە پرۆسی دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرچاوەکەی ئەو کتێبەیە. بەڕێستان وەکو ڕۆژنامەنووسێک دەکرێت پێم بڵێ ساڵانە کە پێشەنگا دەکرێتەوە ژمارەیەکی زۆر لەدار و نەشر بەشدار دەبێ خەڵکێکی زۆری سەردانیکار دێت بۆ ئێرە توانی ویانە تینوێتی خوێنەری کوردی بشتێن ئەگەر دەتوانم بڵێم چکە بۆ بەڕاستی ئێمە
بێبەش بووینە لە هەموو ئەوەی کە ئێستا دەیبینین بەشی زۆرمان بێبەش بووین بۆیە مەسەرەن تۆ تەماشا و پێشانگایە دەکرێتەوە بە زۆرەها ناونیشان کە ڕەنگە و پێشانگای نەبێنێت ئێمە بەهۆی ئەوەی لە ڕابردوودا دەستمان بە کتێب و بەو ناونیشانانە نەگەیشتووە هەرەوەندەش پێڕادەگەی ئەوەی کە دێتن دەیبینی بەڵێ دوای ئێستا خەڵک ئەوداڵە بە دوای خوێندنەوە دە یاخود سوسیال میدیا زیاتر کاتی لەزەوت نا من پێمە مەسلەی میدیا و سوسیال میدیا مەسلەیە کە ناتوانێت ینی قەرەبووی یان کۆنتترۆڵی ئەو جگە لە قەرەبوو جگە لە قەرەبوو بەڵام کاتگرتن زیاد بەڵێ بەڵێ بێشک ینی ئەوانەی کە ئەو خەڵکانەی کە تااقەتی خوێندنەوەیان نییە و ئامان زیان یان هیوایشان نییە بۆ نووسین یان بۆ تێفکرین یان شیکردنەوە یان هەر بوارێکی دیکەی معریفە بێشک هەر بە دیار میدیاوە دادنی شێوجێ لە هەواڵ دەگرێت و دواتریش کە دێتەوە هەر لە ماشێتی هەواڵەکان دەکات بە گفتوگۆ مناقەشە. لە ڕاستی داکردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە بە شێوەیەکی گشتی کەلێکی دەیەوە زۆر باشە دەرفەتێکی باش بۆ گەنجی کورد بۆ تاچی کورد دەرەخسێنێ بۆ ئەوەی ئاشنایەتی لەگەڵ کۆمەڵێک ڕۆشنبیری و کەلچەری جیاواز پەیدا بکاتن بە تایبەتی ئێمە پێویستمان بەوەیە ئەزمموی گەلان شەعرەزا بین لە ئەدەب لە فەلسەفە لە زانست لە هەموو بوارەکانی ژیاندا پێویستمان بەوەیە ئێمە لە هەرێمی کوردستان بچینە دەرەوە سول لە ئەزمموی گەلانی تر و لە سەقافەت و ڕۆشنبیری گەلانی تۆر بگرین ئەمە دەرفەتێکی باش دەڕەسێنی بەڵام بەداخەوە ئەوەی ئەرکەکەی قورس کردووە لەسەر خوێنەری کورد لەم پیشانگای ئەم ساڵدا بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوو ڕەنگە پار باشتر ببی لەم ساڵ ئەویش قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کاریگەری خراپی کردوتە سەر ڕەواج یاخود کڕینی بەرهەم لەلایەن ئەوانەی کە سەردانی ئەو پیشانگایان دەکەن ئێمە من خۆمەوە دوو ڕۆژە لە ناو دەسوڕێمەوە زۆربەی ئەو دارنەشرانەی بەشداریان کردووە لەمە بیانی و ناوخۆیەکان گلەی ئەوە دەکەن دەرن ئەم ساڵ دەتوانن بڵێن لە سەروی ١٧ کڕیار دابەزیوە بۆ کتێبەکان ئەمەش قەیرانەکە بۆ کاریگەری قەیرانی دارایی بەڵام ساڵانی پێشووە نەبوو لە سەرەتاکانەوە کە وەزی عێراق خراپ بوو لە باشووری عێراقەوە خەڵک دەهات لەو پیشانگایە کتێبی دەکڕی بەڵام بۆ ئێمەی کورد دەرفەتێکی باشە بۆ زانکۆکان دەرفەتێکی باشە بۆی سەرچاوی تازە بۆ زانکۆکان لە بوارە جیاجیەکان وەربگرێن هەروەها پەیوەندی لە نێوان نووسەران و ڕۆشنبیران من ئاگام لێ بەشێک لە نووسەرانی کورد ئێستا کە بە زمانی عەرەبی کتێبیان هەیە لەگەڵ هەندێک لەو دارنەشرانە پەیوەندیان کردووە و ئێستا بەنیازن بەرهەمەکانی خۆیان نووسینەکانی خۆیان لە وڵاتانی عەرەبی چاپ بکرێ ئەمە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی نووسەری کورد دەرکەوێت لە ئاستی ناوخۆی هەرێم بۆ ئەوەی بابەتەکانی خۆی پەیامی خۆی لە ڕێی نووسینی کتێبەکانیە بگاتە گەلانی تر بە غەیری زمانی عەرەبی بۆ پێی کە ساڵانە سەردانی پێشانگاکان دەکەی ساڵ بە ساڵ ناونیشانی جیا جۆری کتابی جیا یاخود دار و نەشری جیا هاتوون ئایا بە فعلی شتی تازە هاتووە ساڵانە دەتوانم پێت بڵێم دارنەشەکان هەمان دارنەشەکانی چەند ساڵانە ڕەنگە قلێک زیادی کردبی قلێک کەمی کردبی لەوێ بەڵام ناونیشانەکانیش بەتەکی ساڵانە کتێبی تازە بە تایبەتی لە زۆر وڵات لە لبنان دایم هەمیشە لە ئوردن لە مەسر لە وڵاتانە لە ئیمارات دایم ینی بەرهەمی تازە دەردەچی لە هەموو بوارەکانی ژیاندا ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئێمە سوودیان لێوەربگرین بەڵام تێبینیمەوەیە بە زمانی ئینگلیزی بە زمانەکانی ترجگە لە زمانی عەرەبی کەمتر سەرچاوە دەست دەکەوی کە من یەک بەخۆم لە زۆر بواردا دەگەڕێن بۆی بە سەرچاوی ئینگلیزی بەدەستم کەوی بەدەستم نەکەوتووە خوێندنەوە پشودرێژی سەبر ئەزمموی خەڵکی تر ئاستی ڕۆشنبیری و بیرکردنەوەی خۆشمی دەوڵەمەند کردووە زۆر کاک فواد کتێبت کڕیوە ئەو کتێبەی بۆی هاتی ئەوت کڕی یاخود ڕێکەوت کتێبیت کە دەستکەوت وەڵا بە ڕێکەوتیش دەست دەکەوی بەڵام زیاتر ئەو کتێبان ئەو کتێبی اختصاسیانە کە پەیوەندیان بە مهنەکەی خۆم هەیە کە ئیعلامە و بەتایبەتی ئەو تەخەسوسەی کە ئێستا تێیدام و یەک دوو بەحسم لەسەر کردووە ئەویش تەکنۆلۆژیای نوێی ڕاگەیاندنە کە تەقەنیەکی زۆر نوێ لە بوار ڕاگەیاندن لە زۆر مەجالی کەش بەکاردێ زیاتر ئەو کتێبانە و
کتێبی تریش بەڕێکە وڵا کتێبێکم کڕی لەسەر تەجاروبی مراسلین لە دنیا ڕاندال نووسیتی یەک لە مراسلە هەرە گەورەکانی دنیاە کتێبێکی زۆر باشە تەجروبەی دەیان مراسل لە پەیامنێر دەکات لە دنیا چۆن ئیشەکانی خۆیان لە بواری ڕاگەیاندنە کتێبی چاک هاتووە کتێبی زۆر باشە بەنسبەت ئێمە طبعاً بەنسبەت ئێمە ئەگەر تەماشای تایتلی معرەزەکە بکەیت دەڵێت 12 میل پێشانگای نێودەوڵەتی کتێب ڕەنگە لە وڵاتانی عەرەبی و لە دنیا بە 100 ساڵ دەبیتن معارزی کتێب دەکرێتەوە بۆ ئێمە زۆر نوێیە هەر میهرەجانەکە و حەدەسەکە بۆ خۆی بۆ ئێمە شتێکی گرینگە خەڵک پێشتر گەورەترین مشکلمان ئەوە بوو نەمان دەزانی بچین لە مؤسسات چۆن مەسەن بچینە پەرلەمانمانە بچینە مەتارمانە بچینە معارزی کتێب چۆن دەچینە ژۆرە خەریتەکەی چۆنەوە چۆن کتێب دەکڕی ئەوانە هێشتا ماومانە لەوانە باشتر پێ بگەین پێم وایە ئەم تەزاهوڕەیە خۆی تەزاهوڕێکی زۆر مهمە بۆ پێگەیاندنی خەڵک بۆی بتوانی لە معرزی ئەو هاتیێ بگاوە چۆن بتوانی کتێب بدۆزێتەوە پێم وایە ئیزافەیەک بۆ قسەکان کاکفاڵ پێم وایە ئێمە هێشتا لە سەرەتای ئەو کەڵچەرەینە کە سوود لەو کتێبخانانە وەربگرین کە یا فەرهەنگی خوێندنەوە بێتە فەرهەنگێکی ڕۆتینی ژیانی ئێمە وەکو هەر تاکێک لە ڕۆژاوە سەیرەکەی کتێب بەشێکە لە ژیانی چۆن مۆبایل و ساعاتەکەی لە دەستە سەیرەکەی کتێبێکی پێەیە لە ناو قیتار لە نێو تیارە لە نێو هەموو ئەو شوێنانێک کە گەشت تێدا دەکە لە ئۆفیسەکەی خۆی کتێبیش پێەیە یعنی کتێب هاوڕێی مرۆڤە باشترین شت ئەوەیە کە کتێبی جیرفان نامەوێت دیعاە بۆ هیچ دارنەشرێکی کوردی بکەم بەڵام سێ چوار دارنەشری کوردی لێیە زۆر گرنجێکی زۆر باشیان بە کتێبی جیرفاندایەوە لە هەموو کاتێکا لەگەڵ ئەوەی پێشتر ئێمە لە ڕیواەتی عالەمی لە زمانی عەرەبی تەرجەما دەکات زمانی دووەم زۆربەی دارنەشرە کوردەکان ئێستا لە زمانی یەکەم تەرجەمەیان کردیە ڕیواەتی عالەمیەکان و هەمووشی کتێبی جیرفان یعنی زۆر بە ئاسانی هەڵدەگیرێ لە هەموو شوێنێک دەخوێندرێتەوە و سعرەکانیشیان سعری یعنی بەڕاستی باز ناکرێت چەند کەمە ڕاستە جیرفانی ئێمە بەتاڵە بەڵام سعری کتێبەکانیش یەکجار کەمە دەتوانیت دەستان خۆش لە کتێب شتی ئەوە دەگەڕێت ئەو ناونیشانی کە خۆت دەتەوێت دۆزیتەوە وەڵاهی تا ڕادەیەک زۆر شنگاکە چۆن دەبینی بە شێوەیەکی زۆر باشە یعنی دایم ئەو شتان هەبێت لە کوردستان زۆر باشە قوتابیان تێدا بەشدار بن زۆربەی کەسەکان دن ینی وەکو لێرە بووم هەتا کەسی عەرەبیم دی ئینگلیزیم دی زۆر کەسم تێدا بێ ینی زۆر باش بوو بۆ قوتابی خۆت یەکەم جارە بێ بەڵێ یەکەم جارە سوودت بینیوە لەو پێشنگای کە کراوەتەوە ئەو کتابانێک کە خۆت دەتەوێت دۆزیتەوە وڵی تا ڕادەیەک ناڵم بەخۆی ئەبێ بگەڕیت ئێمەش ینی لە قوتابخانەکەمان کاتێکی وا لە بەردەستمان دانیە هەتا تاکەم بەسە تا ڕادەیەک زۆر باش چەندە گرنگە تۆی قوتابی یاخود قوتابیانی تر مەسەنە بۆ نمونە هەوڵدەن لەگەڵ ئەوەی کە دەش خوێنن خوێندنەوەی دەرەچی یاخود چۆن دەڵێ کتابێکی لاوەشی بخوێن زۆر باشە ینی زۆر بەجار بە لە قوتابخانەش پێستمان بەشتی دەرەکی هەبووە کە فێری ببین چی بە قوتابیەکانی هاو پۆل دەڵیان ئەو قوتابیانێکە لە کوردستان وڵای پێیان دەڵم کتێب خوێنەوە زۆر باشە یعنی هەموو کەسێک پێویستە کتێب بخوێنێتەوە هیوادارم هەر بەردام بەرەسە کتێبخۆنەوە هیوادارم ئەو شتانی کە ئێستا لێرە دەیبینن سوودی لێوەربگرن و هیوادارم یعنی ئەم زۆر کتێبخانەرە بکرێتەوە زیاترش بەری پێ بدرێت سەردانکاران چۆن کردنەوەی ئەم جۆرە پێشنگیانە بە کارێکی زۆر شیا و پێویست دەزانم من ناتوانم بڵم خوێنەر نیە خود خوێنەر کەمی کردووە چونکە گەر سەرێک لە دەستگا چاپەمەنیەکان بدەین دەبینین ڕۆژانە چەندین کتێبی باش و بەپێش چاپ دەکرێت بۆیە لایەنەکانی تەکنەلۆژیا زیاتر بەرەوە پێشەوە چوە هەرچەندە ئەو تام و چێژەی لە پەڕی کۆنێکی کتێبێکدا هەستی پێ دەکەی هەرگیز لە ئایپاد و موبایلیان هەر لایەنێکی تر دەکرێ بڵێن تا ڕادێک ینی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان بۆتە بەدیلی کتێب بەڵێ ئەکێت ناڵم ناتوانم بڵێم خوێنەر کەمی کردویان خوێنەر نییە بەڵام ئەوانە هۆکارێکن بۆەوەی کە خوێنەرەکە زیاتر ڕووی لەمانە کردووە بەڵام ئێمە وەک فرۆشیار ناتوانین مەدانەکە چۆڵ بکەین و دەست لە کتێبی باش بشوین وەکو فرۆشیار کە ئاماژەت پێکرد ئێوە چەند ساڵە بەشداری دوانزەمین پێشەنگای کتێبە هەر 12 ساڵ بەشداریمان کردووە زۆر چاکە لە یەکەم ساڵی ئەم پێشەنگای تا ئێستا بە بەراورد ساڵ بە ساڵ خوێنەر زیادی کردووە پێشەنگەکان برەوی زیاتر پێ دەدرێ یاوەتە ئەم ساڵ جیاوازیەکی هەبوو بێگومان هەر ساڵە و هەرجی لەو جیاوازی خۆی هەیە ئەم ساڵیش زۆر باشتر بووە ینی تەماشاکەر زۆرتر بووە سەردانیکەر زۆرتر سەبەب چیە تەماشاکەر زۆرتر بۆ و کڕیار کەمتر ناڵم لایەنەکانی تەکنەلۆژیا زیاتر پەرەی سندووە لەبەرەوەی نایەت کتێب ناکڕێت نرخەکان زۆر گونجاون لەو بڕواایەدام هاوپیشەکانی تریشم هەموو داشکانی باشیان کردو وترا و دەڵێن کە کتێب باشترین هاوڕێیە هەروەها دەڵێن کتێب ئەو هاوڕێیە کە زۆرترین زانیاریت پێ دەبەخشێ بێ ئەوەی هیچ منەتێکت لەسەر بکات
هیوادارم توانیبمان کە کۆمەڵێک زانیاری جوان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ببەخشین و لە ئاڵلقەکانی تری بەرنامەی پەیامی تۆ بگەینەوە ئێوەی بەڕێز و خۆشەویست تا ئەو کات خواتان لەگەڵ.